بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ پێنجی هەشتی 2025 ئەوایە کۆبوونەوەی یانزەمینی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرایە، بەڵام دووبارە ئەڵین بەداخەوە لەبەر نەبوونی نسابی قانونی نەوانتوانی کۆبوونەوەکە بکەین وەکو کۆبوونەوەی ئەنجومەن کراوە جلسەیەکی تەشاوری. دیارە دوو بابەتی سەرەکی تاوتۆکرا، یەکێکیان ئەوەیە مۆضوع تەوازن لە ئەو شار و شارۆچکانەی کە پێکەوە ژیانی تێدایە لە هەرسێنەتەوەکە بۆ ئەوەی ئێمە ئەوەی کە باسمان کردبوو لە کۆبوونەوەی پێشوو لجنەیەکمان داناوە لە ڕێگای ئەو لجنەیە بتوانین بەشێوەیەکی یەکسان ئەو مەناسبێرە تەوزیع بکرێت. تەوەری دووەمیش بەڕاستی تەسمیم ئەساسی بۆ شاری کەرکووک دیارە ئەو بابەتە زۆر تاخیر بۆ بەداخەوە لەبەر ئەوەی کۆبوونەوەکانی ئەنجومەن نەکراوەتە سویتی پێویستە. ڕێکارە یاسایەکان هەمووی ئێمە گردومانەتە بەر بۆ ئەوەی بتوانین ئەو تەسمیم ئەساسیە ئەو پرۆژە یاسایە بەڕاستی بە تەسویتێک ئەنجام بدرێ و دواتریش بتوانین بڕاتە مەرحەلەی جێبەجێکردنەوە. دماغیک آخفتن یاوارەیە